بناوی خوای بخشنده مهربان حمد و ثنا و سپاس و ستایشی به پایان بخوای پروردگار جهان، درود و سلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم و لەسەر ئەهل و بیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتە زەمان. خۆشەویستانم برا عەزیزەکان، لەبەرەوەی قوربانی نزیکەوە بۆ تۆ کاتەکەی حەزم کرد بابەتێک لەسەر قوربانی ئەمڕۆ باز بکەین ان شاء الله تعالی. قوربانی واتە الأضحیە یەکێکە لە گەورەترین عیبادەتەکان کە یا گەورەترین شعائرەکانی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر جەختی لەسەر کراوە. تەنانەت لە قورآانی پیرۆزە خوای پەروەردگار فەرمێ إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. فصل لربك وانحر يعني نوێژ بۆ پەروەردگار بکە و قوربانی بۆ خوای پەروەردگار ئەنجام بدە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ساڵێک لە ساڵی دووی کۆچیەوە کە قوربانی تیا تەشریع کرا لەو کاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرگیز تەرکی نەکردووە قوربانی کردووە. پێناسەی قوربانی ئەوەیە کە حیوانێک لە ئەنعام واتە لە وشتر یا لە مانگا یا لە مەڕ و بزن، طبعا مانگا گامێشی شەکرێتەوە، سەر ئەبڕی بۆ خوای پەروەردگار لەو کاتەی کە تایە قوربانی دروستە لە ڕۆژی جەژنی قوربانەوە، لە دوای نوێژی جەژنی قوربانەوە هەتا چوارەم ئێوارەی هەتا مەغریبی چوارەم ڕۆژی جەژن، یعنی ڕۆژی جەژنی قوربان ڕۆژەکەی دوای ئەوە ڕۆژەکەی دوای ئەوە جەژنی قوربان و سێ ڕۆژەکەی ئەیامی تەشریق. حکمی طبعا حکمی قوربانی لە شریعەتی پیرۆزی ئیسلامە زانایان دوو ڕەیان هەیە. کۆمەڵێکیان ئەڵێن سونەتێکی مؤکدەیە، کۆمەڵێکی تر لە زانایان ئەڵێن واجبە لەسەر ئەو کەسەی توانای هەبێ هەموو ساڵێ قوربانیە بکە. و ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەریش خۆیان جارجار ساڵی وا بۆ قوربانیان نەکردووە، وتیانە نەوەک خەڵکی وا بزانێ ئەمە فەرزە. حکمت لە قوربانی جێبەجێکردنی تەوحید و یەکخواناسیە، یعنی ئەمری خوای پەروەردگارە. و پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی الصەلاة وەسەلام ئەم شەعیرەی دامەزراندووە و سنەتی پێغەمبەری خۆشمانە، تو ئەمانە هەمووی جێبەجێەکەیت و ئەقتیدا بە ئەو دوو پێغەمبەرە مەزنەوەکەی. مەرجەکانی قوربانی خۆشەویستەکانم چەند مەرجێکی هەیە، ئەبێ لە بەهیمەی ئەنعام بێ واتە وشتر، مانگا و گامێش، مەڕ و بزن. ئەبێ ئەو حیوانە بگاتە سنی یعنی تەمەنی دیاریکە. تەمەن لە حوشترە 5 ساڵ، لە مانگایە 2 ساڵی تێپەر کردێ بۆ 3 ساڵ، لە بزنە ساڵێکی تێپەر کردێ بۆ 2 ساڵ و لە مەڕیشە 6 مانگی تێپەر کردێ بێت چوو بێتە ناو 7 مانگەوە. ئەمە قەولی زۆرێک لە زانایانەوە، قەولی ئەرجەحەت دیارە قسەی تریش هەیە لەم بارەوە، قسەی تریش هەیە و ڕەئی تریش هەیە. و بەمەرج گیراوە لە قوربانیە کەوا ئەو قوربانیە خالی بێ لە عیب، لە دەنگی، یعنی عیب و نقصانی نەبێ، حتا حیوانەکە ساغ و سەلیمتر بێ، گۆشتی زۆرتر بێ، ئەوە چاکترە. ئەم عیبانەی کە ئێستا عەرسانیەکەم، ئەم عیبانە قوربانیەکە پوچەڵەکاتەوە. کوێر بێت ئەو حیوانە یان چاوێکی کوێر بێ، نەخۆش بێ، نەخۆشیەکی دیاری و ڕوون و ئاشکرای هەبێ، ئەگەر شەل بێ، شەلیەکی زۆر کە پێوە دیار بێ، ئەگەر زۆر پیر بێ یان زۆر لەڕ بێ، ئەم عیبانە بە هیچ شێوەیە دروست نییە لە قوربانیە هەبێ. هەندی عیبی تریشێ، شاخی شکیا بێ، کلکی لێی بڕابێ، مەسەلەن گوێچکێکی کەلکرابێ، ئەوانەش باشتر وایە ساغ و سەلیمتر بێ، بەڵام دروستە قوربانی بەو شێوەش دروستە. کاتی قوربانیکردن خۆشەویستەکانم طبعا دیارە لە دوای نوێژی جەژنی ڕۆژی یەکەم هەتا وەکو 4ەم ڕۆژ باشترین کاتی ڕۆژی یەکەمە. بۆ باشترین کاتێتی خەڵکێکی فەقیر ئیسفادەی لێ بکە، نانی جەژنی پێکەی، ئەوە هەموو قسەیە و معقولیشە. زۆربەی مەناسکی حەجەکان لەو ڕۆژە ئەکرێ، ئیقتیدا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لە هەموو ئەمانە مهمتر ئەوەیە کەوێتە بەر دەڕۆژەکە، دەڕۆژی ذیلحیجە کە هیچ عملێکتیایە ئەوە نێ و عملە لای خوا خۆشەویست نییە کە لەو دەڕۆژە ئەنجام بدرێ، ئاخر ڕۆژەکەی ئەو ڕۆژێ. و ئەوانیشی کە ئێوە باستان کرد، جەنابتان باستان کرد، معقولە و جێی خۆیەتی، بەڵام ئەوە لەبەرەوەی ئەو ڕۆژە ڕۆژی نەحرە، ئاخر ڕۆژی دەڕۆژەکەیە. ئەو ڕۆژە کە ڕۆژی دومی ئاخر ڕۆژەکە نییە، ڕۆژی دومی تەواوە بێ ئەو دەڕۆژە. ئەو دەڕۆژە
بس ڕۆژ یەکەم بەری ئەو دەڕۆژاکەوێ ئەیامی 10 کە زۆر فەزڵی گەورەیە کە خۆی تعالی سوێنی پێخوا والفجر وليال 10 بۆیە زۆر گرنگە لەو ڕۆژ ئەنجام بدرێت. ئایا ئەن طبعا پرسیارێکە زۆر کەسێکە ئایا قوربانی باشە یا پارەکەی بکەیتە خێر؟ طبعا ئەگەر قوربانی ئەگەر پارەکەی بکەیتە خێر باشتر و بواە خۆ پێغەمبەری خوا وایە کرد هەموو ئەو سەحابانە وایە نەکرد و لەو کاتە فەقیر زۆرتر بووە تا ئێستا. ئەو کەسەی قوربانی بکە با بزانی هەر ئەو کەسانە خێریشەکەن هەر ئەو کەسانە سەدەقەشەکەن. ئەم قسە هیچ معنایەکی نییە. گۆشتەکەی چۆن دابەشەکرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ فەکولوا وادخروا وتصدقوا یعنی ئەتوانی لێی بخۆی ئەتوانی لێی هەڵگری بۆ میوانێک کە دێ ئەشتوانێ ببەخشی. ینی ئەم سێ هەندێک عولەما ئەڵێن بیکەیتە سێ بەش و باشە هەندێک ئەڵێن بیکەتە دوو بەش و بەشێکی هەڵگرە و بەشەکەی تری بکەرە. المهم حڕی لەو مەوزوعە حڕی بە پێی پێویستی خۆت ئیسفادەی لێکەی مهم وەیە سەدەقەیشی لێ بکەی یعنی بیبەخشیتەوە و ئەتوانی بەشی میوانی هەر سەدەقەیە بەشی حتا میوانەکان ئەگەر کوڕی خۆت بێ کچی خۆت بێ برای خۆت بێ خزمی خۆت بێ هەر سەدەقەیە یعنی ئەویش هەر سەدەقەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لێی بخۆ لێی هەڵگرە لێشی بکە سەدەقە ئیتر حڕی لەوەیە. بڕی ئادا بێت ئینسان جێبەجێ بکات کاتی قوربانیکردن باشە بسم الله بکەی ئەگەر سەرت بڕی تەکبیر بکەی ئەو حیوانەکە سەر بڕی ئەو شتێک کە پێی سەر بڕی حیوانەکەی پێ سەر بڕی تیژ بێت و خێرا بهێنیتە ملیە و ماندووی نەکەی حیوانەکە ماندوو نەکەی ئەگەر بیخیتە لای چەپا و ڕووی بکەی لە قیبلە زۆر زۆر چاکە ئەگەر ئەوەش نەبێ خۆ هەر دروستە بەس وای لێ بکەی چاکە ئەوە سنەتە و سنەتە ئەمە بڵێ ئەم دوعاە بڵێ. طبعا ئەو حدیثی شتی ترمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی إني وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا من المسلمين. أم جاء فرميتي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرميتي اللهم هذا منك وإليك تقبل مني. ئیتر تۆ چی دوعایەکەت زانی ئەتوانی بکەی داوا بکەی خوای تعالی لێتی قبول کە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدەی صلی الله عليه وسلم شتێکی چاکە. ئایا بۆ مردوو دروستە قوربانی بکەی بۆ مردوو؟ قوربانی بۆ مردوو دروستە؟ ئەتوانی هەر لەگەڵ قوربانەکەی خۆتە کە ئیکەی تێکەڵی کەی چکە قوربانی ئەگەر حیوانی بچووک بێ مەڕوو بزن ئەتوانی بۆ خۆت بکەیت و ماڵ و مناڵەکەت هەمووی بەشدارە بێتایە ئەوەی کە تۆ مەسروفی لەسەرکەی بەشدارە بێتایە ئەوەی کە تۆ مەسروفی لەسەر بکەی. مردوو زیندوو بەڵام قوربانی تایبەت بۆ مردووش هەر دروستە. ئەوەی کە هەندێک خەڵکەڵێ وەسیەتی کردی بێت ئەبێ وەسیەتی نەکردی بێ نایبێ وەسیەتی کردی بێ ئەوە هەر واجبە بیکەی ئەو وەسیەتی واجبەی خۆیەتی واجبە بیکەی وەسیەتیشی نەکرد بێ هەر دروستە بۆی بکەیت. ئەو قوربانی بۆکەی باشترین خێرە بۆ دروست نەبێ. قوربانی دروستە بۆ حاجی بیکەی. طبعا هەموو ئەوانەی کە ڕۆن بۆ حەج هەدیە ئەکەن هەدیەیەک سەرە بڕن بۆ ئەوەی کە تەمەتوعیان کردووە كان يعني حاج خوي تمتع وإفراد وقرانية زور حاجة كان إسا تمتعا تمتعش أبي هدية يكسر بري كهدية سر بري أو هدية بيوندي بقرباني ونية نابيتش ليرة سري بري أيوة هر ليرة سري بري أجر كسي هدي نبي أبي يصير رجل لير رجل بقريو دروج حود رجل لما على كات دروج بلام أجر هدبو ليرة سري بري يتروا بيوندي بقرباني ونية أتواني ليش قرباني بكي بلاش تواني دا قرباني ئایا ئەتوانی هەر بۆ حاجێ لە ماڵیش قوربانی بۆ بکرێ بەڵێ بەس ئەوە ئیلاقەی لە هەدیەکەن یابی هەدیەکە لێ هەر سەر بڕێ ئەوە زۆر گرنگە و ئێمە ئەوە بزانین. پێویستە کابرا خۆی ئامادەی قوربانیەکەی ببێ و خۆشی سەری ببڕێ پێویست نییە نە پێویستە خۆ سەربڕینەکە زەرورە خۆ خۆی بیکا چاکترە خۆی ئامادە بێت چاکترە. بەڵام ئەگەر خۆشی نەیکا و خۆشی سەری نەبڕێ و خۆشی لە هەندەران بێ و لێرە قوربانی بۆ بکەن هەر دروستە و هیچ کێشەیەکی نییە و هیچ مشکلەیەکی تیان نییە. ئێمە بڵێن چاکە جیاوازە لەگەڵەوە بڵێن واجبە. ئێمە ئەڵێن چاکە خۆی ئامادەی ببێ خۆی سەری ببڕێ ئەمە چاکە. بەڵام ئەگەرەوە نەبوو دروستە هیچ مشکلەیەکی تیان نییە. ئایا ئەتوانی قەرز کابرا مۆزەفە حەزەکە قوربانی بکە ئایا دروستە ئێستا قەرز بکە و قوربانیەکەی بکە بە قەرز و دوایەوە موچەکەی هات پارەکە بداتەوە قەرزەکە باتۆ وی ئەسڵ وایە قوربانی کابرا هەی بێ بیکە ئەسڵ وایە تەکلیف لە خۆی نەکا زەختێ زۆر نەخاتە سەر خۆی. بەڵام ئەگەر حەزی کرد و پێی خۆش بوو قوربانی بکە و پێی خۆش بوو لەگەڵ مسلمانە بەشداری ئەو خێرە گەورەیە بکە ئەتوانێت قەرز بکە و هیچ کێشەیەکی نە و دوایی بیداتەوە. ئینسان ئەگەر
لا نيتي قرباني هبو هل لسرتاي ذي الحجة حتى أو كاتي قرباني كي سر بري أوانا سنة لسر رأي أرجح جمهور علماء لن سنة إنسان خوي بقري يتولو لو تشتانه نينوك نكا لتوشي يعني شي نقري أي أجر كردي اشتأسي لقرباني كناكاو أجر بيك خيري كده سكيو أجر نشيكا هيش مشكلة كنيا قولي أرجح أويكا سنة أتواني دو كس باش دار بيا لقربانية يعني دو كسي جيا تو أجر خو بو خود بيكي معلوم نالك أتواني همي باش داري بكي لمركشة بلام أي أجر مثلا منو فلان وفلان وفلان كاريك مال من جاي أتواني باش داري بكي لقربانية كي بتشوكا لا أي لما نجاي بالي حوت مال أتواني باش داري تيابكن حوت كس أي لو اشترى حديث معناه لسر دكسيش حديث معناه لسر حوت كسيش تو على الأقل حوت كس أتواني رح اشتريكا باش دار بن بيك حيواني بتشوف تنها خوتو أويك مصروف يكي لمالتا كورتا كتشتا شوار خيزانت هي هرچون بأمانة أبيت يعني أما طبعا هنديت معلومات بولا سر أو بابتا بلى أمجا شتيكي تريشيا أو كساني كقربانية كان رجاء وتكامن وايا كجين قبل باريز يعني قرباني كردن نبيت السبب ويجين قتيك بشي نابي إنسان قرباني كرد بيسكي فردا ناوسكي فردا يعني لشوينيا كابر راسي بيتا بوغني منطقه بوغنكا ناوچكا بوغنكا او خرافه لوانيه چنه خيري دسكوتي لبر قربانيكا بس لو إشياء لوانيه خيركي هموي بوچلكاتو جينكتي يقدانش بيزبون دروسه بين خوشي دروسه به وشتيك براسي ابيت معي اوي لوانيه خلق خواب انا ما مدلعنتش ما بو بنيره لجاتي خير دسكوتون دعاء خير بيغمري خاص الله صلى الله عليه وسلم دس باو غاندن افرمي لشوينيا كدس ما جينا او اتقوا اللعانين لرواياتك اتقوا الملاعن الثلاث شوێنی سێبەر کە سێبەری خەڵکیە یان لە زستانانە خۆرەتاوی خەڵکیە ڕێگاوبانی خەڵکی لەسەر ئاو ڕووبارێکە و لە شوێنێکەوە خەڵکە چێ سەر ئاوەکە ئاوی لێ هێنێ یان کانیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەوێ دامەنشە خەڵک دوای لعنەت بۆ بنێرێ لعنەت بۆ دایک و باوکت بنێرێ ئەمە بۆ پیسێکی بچوو یعنی لە ڕاستی حیوانە سەر ببڕی پیسەکەی زۆر گەورەترە بۆنەکەی زۆر هینترە و لەوانەیە بێتە مایەوەی ژینکە شتێک بچێ بۆیە ئینسانی مسلمان ئەبێ لە هەموو کەس پارێزگاری لە پاکی بکە نيوي ديني إما باشية الطهور شطر الإيمان شطر زانشية سيوي بيانا بك دكتو أما الشطر أو الشطر التي كامل لا إيماني إما بلتي لباكي همو حيوانيك أبيه كجيشوتا أو تمانيك بوي دياري كراوة بلام إما أغشتك سودي هبو للعيني كترو وكو الشيري هبي وكو يعني أو بالراسي إما حديثك مانيه في غمري خاص لازم تشو مع أو صحابيه كاتيك بيستيش حيوان سر بره فرمي حيوان سر ما برا الشيري هبي او بو حالات لك ترى بو قربانينيه فرمي او حيوان سر ما بركش وكو الشيري عائلته بن مالك لسر او حيوانيه يعني اول لشوني ترى هاتو او حديثه بو قربانينيه بلام هروات واني تطبيقي كشي ليره يعني او حكمت لو اتشي في غمري صلى الله عليه وسلم فرمي حيوانه بو سري ببري لكاتك تو الشيري مالكت خلقك بو مالك خطو بو خلقك تش استفاده هي الله أعلم. وصانع كاريكاتير دي لك ايش جزمي قربان وانا لفيسبوك ولا توركم ملايات كان كاريكاتير ناشرين يعني بو ناشرين كردي قرباني بلاو اكريتوا مسلماني واشيا على اساس وكو غالطه وقفوا امانه بلاو كاتو بالراسي زور خطره زور ناشرين انساني مسلمان ابيشتك بلاو كاتو تشجيعي خلقه لسر قرباني تشجيعي خلقه لسر اوي كوا ام شعير ودروش مغوري بلاو بيتوا وخلق عملي في بكا بالتأكيد خوي تعالى فرمي ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هركس يدروش مكاني خوا بقورب زاني أو دليل أويك إيمان داره هركس يدروش مكاني خوا بتشاويكي سوكو يا بقالطة آميزة تماشا كبراسي بلقي أويك إيماني وكس ضعيفة والله أعلم. شتكتان هي قرباني لسلام موضوعة خابتان باريز إن شاء الله سلامت بن يا ربي.